والله هیچ ڕۆژێک نەبوو ئەمە نانی بە ئیسراحەت بخۆن ساردەکە هەشت سار بەدەست عارەبی هاوردە و ئەو عەسکەریە وا لە جادەی ڕاوەستایە و نایەنینە تۆی بکەین و نە هیچ بکەین و کاک شاخەوان زۆر زۆر لێ مەمنونم پارتی دیموکراتی کوردستانە بە سەرۆکایەتی مەسعود بارزانیەوە هەر بژی کاک مەسعود لۆمان ببینێ هەتایە والله هیچ ڕۆژێک نەبوو ئەمە نانی بە ئیسراحەت بخۆن هیچ ڕۆژێک نەبوو ئەمە لەمارە خۆمان تەمیمین ئەوە هەشت سارە ئەو ساردەکە هەشت سار بەدەست عارەبی هاوردە و ئەو عەسکەریە وا لە جادەی ڕاوەستایە و نایەنینە تۆی بکەین و نە هیچ بکەین و نایەنین بە شەو و ئادەین و هیچ بکەین دەغڵ و دانەکەمان عادەکانمان هەموو بە بەیاریمانەوە نەوان شێراینە